سڵاو لێبێ مامۆستا. وەڵا تەبان پێشەکی زۆر 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 سوپاس بۆ بەڕێزت کە زۆر زۆرمان دیبووی ئەوە هەموو ڕێخستن و ئاگا لێبوونی واجبات و ئیمتحانات و ئەو بابەتانە، و زۆر سوپاس بۆ مامۆستا سەنگەر کە بەجددیمان دیبوو لەگەرمان، شو درێژ بوو و مامۆستا هاڵە هەروە کە زۆر زۆر ئیسپادەمان لێی کرد، و مامۆستا ئاسیەش زۆر بە تایبەت دەرسەکەی زۆر زۆر سوودی هەبوو، هەموو مامۆستاکان بەگشتی و ستافەکە بەگشتی. وەڵاهی لە خولەکە یعنی ئەوەی کە بناغەی عەرەبیەکەیە، یعنی ئەوەی کە ئەتوو با بڵێن هەموو کەرستانێک کە پێویستە بۆ فێربوونەکە هەموو شتێکە دەداتێ. یعنی یەکێک مەسەڵەن کە بیەوێ خۆی فێرکە ئاوا بەبێ ئەم خولە مەسەڵەن لەوانەیە 5-6 ساڵی بووێ، بەڵام کە ئەو خوڵەی وەرگرت ئەگەر نەشتوانێ یەکسەر قسە بکە، دڵنیام هەموو ئەو شتانێک کە پێویستن بۆ قسەکردن و بۆ فێربوون و بۆ تێگەیشتن هەمووی فێر بووە، یعنی هەمووی لەناو مێشکی هەیە. ئەوەی دەبینێتەوە تەنها ئەوەیە بەخۆی ممارەسەیەکی با بڵێن بڵاو بەفعلی ئیشی پێ بکە بە کورتەکەی، لە شوێنێک لەگە خەڵکی دەست بە قسەکردن بکە، هەتا ئەوەیە ئەو شتێکە لە مێشکیتی بەکاربێنێ، یان ئەوە تەبچێ تۆزێک زیاتر سەیری فلیم ئەفلامەکان بکە، ئەو تێگەیشتنێک کە فێری بۆ ئەو تەکنیکانێک کە بۆ تێگەیشتن و بۆ قسەکردن فێری بۆ بچێت تەطبیقی کا و تەواو، یعنی هەموو شتەکان فێر بوو، یعنی شتێک نەماوە بڵێ ئەو نوێیە ناتانم ئەو چۆنە چۆن نییە تێناگەم، هەمووی فێر بووی. ئەوەی هەیە تەنها ئەوەیە بچی، یعنی هەم پراکتیکی بکەی لەگە خەڵک قسە بکەی و هەم سەیری فلم و شتی زیاتر بکەی بۆ خۆت تێگەیشتن و شتی خۆ زیاتر بکەی، یعنی هەر ئەوەندێ مەسەڵەن بابەتە ڕێزمانیەکان کە زۆر زۆر بەسوود بوون، تەواو پێش هیچم لێی نەدەزانی، ژمارەکان مەسەڵەن هیچم لە ژمارەکان نەدەزانی، یان ئەوەی فێریش بوو بووین بە با بڵێن عەرەبی قەواعیدیەکە بووە، بەڵام لێرە زۆر بە عەرەبی عێراقییەکی تەواو با بڵێن بەغدادی فێر دەبی، یان زەمایرەکان با بڵێن بە هەمان شێوە، یان بەکارهێنانی ئەوەکان چۆن لەگە بەرامبەرەکەت قسە دەکەی یان لەگە غایب و ئەوانە کە مامۆستا ئاسیا و بابەتانی پێدەگوتنەوەی زۆر زۆر باش بوو، یان تێگەیشتن لە ئەفلام چۆن لە فلیمەک تێدەگەی، ینی پێشتر ئەگەر لە ڤیدیۆیەک با بڵێن 105 تێگەیشتبای، ئێستا 170-80 تێدەگەی، یعنی ئەوەی دەمینێتەوە تۆزێک زیاتر ممارەسەکردنە، ئەوەش لەوانەیە مەسەڵەن کەسێک بۆ کەسێکی دیکە بگۆڕێ، یعنی ئەوەی بە تەواوی کاتی خۆی دابێتە خولەکە هەموو واجبەکانی کردبێ و هەموو با بڵێن ڤیدیۆ و شتەکانی تەماشا کردبێ، کاتێکی زۆر زۆر کەمتری پێویستە تا تاو پێرفێکت بێت. و ڕێز و احترامیشمێ بۆ بەڕێستان دووبارە کە زۆر زۆر ماندوو بوون لەگەڵمان، ئینشاڵڵا هەر سەرکەوتوو دەبن و سوپاسان دەکەم.